حسرتي برازم حسرتي برازم حق زنگی خوشیم لیدامان لبردام مرقدي تشاوت بارقاي كوتيم ليخان ضلي حزلي توراو هيد الله حزلي توراو نامي الكي خوش وستيم هيد الله حزلي توراو نامي الكي خوش وستيم أشناي روحي جوانبا بشكاد وكويستي شيطان خوش دويستم هو جري عشقي توبم شيطان خوش دويستم هو جري عشقي توبم واكبر وانا دوريشم لا يملها تتوبم واكبر وانا دوريشم دايم لها تتوبم بوبو لدوري نبم بوبو لدوري دبم وكومم دور لزين بم أخ وكومم دور لزين بم. من حازم محمد صالح ناسراون با حازم بنديان لصالي 1972 كواتا 36 ساڵم هاتومەتە دنیاوە هەل لە مناڵیەوە وەک خولیای گۆرانی من لە قوتابخانە لە سەرەتای خوێندن بەشداریم کردووە لە ئاهەنگەکانی قوتابخانەدا دلێ بێژی کاسرێ نزانم ناوێ دلبەرێ دلێ بێژی کاسرێ نزانم ناوێ دلبەرێ تا بکە ئەڤی نابەرێ هەڤینێ لێ هەڤیندارێ دا بکە ئەڤی نابەرێ ئەڤینێ لێ ئەڤیندارێ داوەتا لێ گوندێ مەیە هەستا با بچینە داوەتێ گۆڤەندا لێ گوندێ مەیە هەستا با بچینە داوەتێ داوەتاش گوندێ مەیە هەستا با بچینە داوەتێ گۆڤەندا لێ گوندێ مەیە هەستا با بچینە داوەتێ. ئەوەیان یەکەم بەرهەمم بوو کە لە کاسێتی ساڵی 92 بڵاوم کردەوە دوایی خوێندنی سەرەتایی خوێندنی ناوەندی و دوا ناوەندی و دوایی بە حکمی وەی ئێمە ئەو
انتفاضە ئەوانە لە کوردستان ڕوویدا لە عێراق بەعام کوردستان بتایبەت ئەوە بوو دوورکەوتمەوە لە قوتابی ئامادەیی بووم ئامادەیم تەواو کردو و نەمتوانی درێژە بە خوێندنم بدەم لە ساڵی 91 لەگەڵ ڕاپەڕینەکە چوومە نێو دنیای هونەر یەکەم ساڵم بوو کە کاسێتی گۆڤەندە لە گوندێمێ و نێرگس یەکەم کاسێتم بوو کە تۆمارم کرد لەو ساڵە و بەر لە ساڵی 91 ساڵی 90 من وێنەگری ڤیدیۆ بووم کامیرەمان بووم بەڵام بە حکمێ لەگەڵ هاوڕێ و خۆشەویستەکانم هونەرمەندان ئاهەنگیان ساز دەکرد زەماوەندیان ساز دەکرد لە ئاهەنگەکان یەک لەوانە بەڕێز کاک جەلا پەرێشان و هەزار ڕەحمەتی لێبی کاک ڕێگر حەیدەر هونەرمەند ئەو برادرانە لەگەڵ کازمی برام لە تیپی مۆسیقای تەلار بوون بە حکمێ منیش وێنەگر بووم لەگەڵیان و خولیای گۆرانیشم هەبوو زۆر جا گۆرانیم ئەوتوانە پێیان باش بوو من لەگەڵ تیپەکەیانە ببم بە گۆرانی بێش ئەوە بوو لە ساڵی 91 چوومە نێو دنیای گۆرانی وتن ساڵی 92 یەکەم کاسێتم کە تەزیر کرد پێم وتن تا ئێستاش هەر بەردەوامم بەڵام لە ساڵی 2000ەوە بە حکمی وەی پلەی حزبی و حکومی و ئیداریم وەرگرت ئەوە بوو وای کرد دووری خستمەوە لە هونەر وەکو حەفلات وەکو ئاهەنگسازی بەڵام وەکو هونەرمەند و وەکو بەرهەمی ساڵانەم کلیپ هەر بەردەوامم هەمیشە کلیپەکانم دوای ساڵی 96 دوای پرۆسەی زەواج و پرۆسەی هاوسەرگیری و چوومە نێو دنیای ژیانێکی تایبەتی ژیانی خێزانداری کوڕێکم هەیە بەناوی چیابان کوڕی گەورەم دوو کچیشم هەیە هەلیان و سلیڤان بچووکترن من ساڵی 2006 بیرم لەوە کردەوە چۆن ئاستی خوێندەواریم ئاستی خوێندنم بەرز بکەمەوە بە حکمی وەی ئێمە لە نێو ئەو حکوومەتەی کوردیە یاخود ئەو سربەخۆی و ئازادی و دیموکراتیە کە لە کوردستانی باشوور و تایبەت لە هەولێر پێم وابوو بە حکمی کارەکەشم ئاستی خوێندەواریەکەم بەرز بێتەوە باشتر بوو ئەوە بوو من تەقدیمی پەیمانگای تەکنیکی هەولێرم کرد وەک قوتابی خوێندکارێک وەرگیرام دوای ئەوەی 2 ساڵی خوێندنم لە پەیمانگا لە بەشی ڕاگەیاندن سوپاس بەخوای گەورە کە الحەمدلله لەوێش بە دەرەجەکی باش سەرکەوتوم ئەوە بوو لە کۆلێژی ڕاگەیاندن ببوورە لە کۆلێژی ئەدەبیات لە بەشی ڕاگەیاندن لەوێ خوێندنی کۆلێژیشم 4 ساڵم تەواو کرد ئێستاش چاوەڕوانی نەتیجەی ئیمتیحانی ئەزموونی پێشکەشکردنی ماستەرەکەم چاوەڕوانی وەم ئینشاءالله وەکو قوتابیەکی ماستەر بتوانم پەرە بە خوێندنەکەم بدەم هەموو هیوایەکم هەیە بۆ مەسلەی ئەوەی کلیپی پرسیاری دووەمتان کە باستان کرد لە ئیستیفادە بەڵێ من ئیستیفادەم لە سەردانەکانم کردووە بۆ نمونە لە وڵاتی لوبنان گۆرانی وەرەوەرەم تۆمار کرد هەر لەوێ دوایش لە وڵاتی نەرویج گۆرانی نازەجیانم لەوێ کلیپ کرد سوپاسی هەموو ئەو خۆشەویستانە دەکەم کە هاوکاریان کردوم بەڕاستی لە چلەکاری وێنەگرتنە لە هەموو کارەکانی ترە کە هاوکارم بوون لە وڵاتانەی دەرەوە چکە ئەرچی ئەوانە ئەزیەت ترێ لەوەی کە لە ناوەخۆ بە حکمی وەی لێرە ئەگەر کامیرەیەکمان بێ بە سەدان کامیرە هەیە ئەگەر شوێنێکمان بدێ بە سەدان شوێن هەیە کە خۆمان بۆ یەچین بەڵام لەم شوێنانەی دەرەوە ئەوروپا تۆزێک زەحمەتترە و تۆزە کێشەیە بەو دوایەش نزیکەی 20 ڕۆژێک دەبی لە تایلەند هاتمەوە بۆ دوا بەرهەمم گۆرانی دەی هەڵپەڕەسینەت بلەرزێنە گۆرانێکی هەڵپەرچەیە لەسەر داواکارێکی زۆر دەمێک بوو گۆرانی هەڵپەرچێم نەبوو دیار بوو زۆر لە بینەران و گوێگرانی حازم بندیان حەزیان کرد کە گۆرانیەکی هەڵپەرچێ
تۆمار بکەم. ئەوە بوو منیش بەڕاستی ئەو گۆرانیم لەوێ لە تایلەند تەسویر کرد و کلیپمان کرد لەگەڵ کچێکی تایلەندیە، جلی کوردی خۆمانم بردبوو ئافرەتانە لەوێ شتێک تێکەڵ چێشێکم کرد و حتا لە مۆسیقایەکەش بیرم لەوەی کردوتەوە مۆسیقا غەربیەکە مۆسیقایەکی تایلەندیم داناوە لەگەڵ مۆسیقای کوردی تێکەڵم کردووە، ها لە نێوان کۆپلەکانە مۆسیقایەکە گۆڕانکاری دەبێتن. ئەویانم کردووە، ئیسیفادەم کردووە بەڕاستی لە وڵاتانێک کە چوومە دەرەوەش، ئەگەر بۆ سیاحە بێ، ئەگەر بۆ تەندروستی خۆم بێتن، بۆ نەخۆشیەکەم، بەڵام ئیسیفادەشم کردووە لەوێ، کلیپم کردووە. ئەو پرسیاری بەڕێزیشتان کەوا سەرسام بووم بە کام گۆرانی، بەڕاستی من بە هەموو گۆرانەکانی خۆمەوە سەرسامم و هەموو گۆرانەکانی خۆم خۆشەوی وەک کۆرپەکانی خۆم، وەکو ڕۆڵێکی خۆم. لەبەرەوەی لە هەر سات و کاتێکە من زۆر جار گوێم لێ بیست دەبم، یعنی هونەرمەندێک دەڵێ خۆزگە ئەو گۆرانەی کە ساڵی 2 ساڵ بەر لە ئێستا وتومە ئێستا نەموتبایە، خۆزگە ئەوەی 10 ڕۆژ پێشستا وتومە نەموتبایە ئێستا بە شێوازێکی تر ڕاستە لەلایەنی وەی کە ئەمڕۆ شتێکی جوانتر دروست دەکەی، یاخود زانیاری زیاتری لەسەر هونەر دەبی، یاخود لە شێوازی ئەداکردنە پرۆفشناڵتر دەبی. ئەوە واقعەکە هەمومان، بەڵام من بەوەی خۆشحاڵەیەم کە لە زۆر گۆرانیەکانم ئەدایەکی ترم هەیە لە ساڵانی 90ەکان، نەشئەیەکی ترم هەیە، زەوقێکی ترم هەیە، وتنێکی ترم هەیە، ئەدایەکی ترم هەیە. مۆسیقاکان ئەو مۆسیقایانین وەکو ئێستا پرۆفشناڵ، خۆی خۆشەکەی ئەلێرەیە، جوانی کەلتور، جوانی فۆلکلۆر، جوانی فۆلکلۆر کە دەمێنێتەوە ئەلەوەیە. ئەگەر بێت و ئەتو ساڵی 90ەکان هەمان ستایل و ئیقاع و مۆسیقا و هۆندراوەکانت هەر لەو شێوازەی ئێستا بن، کەواتە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە. گۆڕانکاریەکان ئەوەیە کە حازم بنیان دەبێتە فۆلکلۆر، کە بەرهەمەکانی بە فۆلکلۆر سەیر دەکرێت، دەگەڕێتەوە سەر شێوازی مۆسیقاکەی کە ئەو کاتە مۆسیقا چۆن بووە لە ڕووی بێز و ترێبل و ئالەتەکان و حتا لە شێوازی ئەداکردن یاخود دەنگ یاخود تۆمارکردن. ئێمە ئەو کاتە کە گۆرانیمان تۆمار دەکرد لە ساڵی 90ەکان لە مەغریب و دا ئەنیشتین تا 4 و 5 شەو ئەگەر 2 گۆرانیمان تۆمار بکرد بایە، هەموو ئاسفەکان دائنیشتن، هەموو مۆزیک ژەنەکان دائنیشتن و بەخوا زۆر جار هەبووستانمان نەبووە لاقیتەی سەماعەی بۆ کەمان یاخود بۆ ئالەتێک دابنێن لە پانکەمان شۆر دەکردەوە، ئەوە نەبوو دابنێ، ئەوجە کەمانەکە دەچوو لاقتە داهاتەوێ، ئەوجەها یەک حرەکەچی دەکرد، نەشازەچی دەکرد لە پیکی دەستی حرەکەک دەبوو، ئەو گۆرانی دەبای هەموو دووبارە بکرێتەوە، یاخود تا ئەو گۆرانی بێژە لە حاڵەتێکە حرەکەتی قورگت دەبوو، تۆزێک خەلەلێک دەبوو، ئەو گۆرانی سەر لە نوێ دەبای دووبارە بکرێتەوە. بۆ تەنها 2 گۆرانیمان پێ دەکرا، گۆرانی بێژکە دەنجی دەکەوت، نزیکەی 30-40 ئەتوبەی دووبارە بکەوە، 30-40 کەڕەت ئەتوبەی دووبارە بکەوە و دەنگە نامینێ. شەو عادەتەن 12 شەو دەنگ ئۆتۆماتیشیان گۆڕانکاری بەسەدادێ، تۆنی دەنگ ئەو تۆنە نامینێ وەکو تۆنی ڕۆژ. ئەگەر ئێمە وەکو تۆژینەوەیەک یان بێن بەحسێک لەسەر کاریگەری دەنگەکان بکەی لە کات هەست پێ دەکەی. بابەتی وەی کە چی هەڵدەبژێرم، بەڕاستی من ئەو هۆندراوەی کە کاریگەری هەبێ لەسەرم، ئەوەلەن سەرەتا کە کاریگەری هەبێ لەسەر خودی خۆم، و دووەمیشیان یعنی بابەتێکی گشتی بێ، بابەتێکی گشتی بێ، یعنی کە سیر بکەم خەڵکانێک هەیە ئەو تەسیری ئەو هۆندراوەیە تەسیری لێ دەکا، ئەوجا لە ڕووی عەشقە بێ، لە ڕووی شتێکی غەریبی بێ، لە ڕووی شتێکی شاد بێ، هەر بابەتێک بێتن سەرنجی دەدەم، یعنی کەوا لە هەموو بوارەکان کاریگەری هەبیتن، چونکە بەڕاستی تۆ گۆرانی بۆ خۆت ناڵی، گۆرانی بۆ گوێگر و بینەر و بۆ خەڵک دەڵێ، کەواتە دەبێت تۆ بچیتە ناو ناخی ئەو خەڵکە و بزانی ئەو خەڵکە
چ کێشەیەکی دەرونی هەیە لە ڕووی عەشقەوە لە ڕووی عاتفەوە لە ڕووی ئەو بابەتانێکەوە ڕۆژانە یان زەمن کاریگەری لەسەر دەبیتن. من شعرم بۆ خۆم نەنووسیوە، هۆندراوم بۆ خۆم نەنووسیوە، بەڵام هەڵبژاردننی سەرکۆپلە بۆ خۆم نووسیومە. ها زای لە گۆرانی چراخان چراخان بەندم بەو کەماند و زولف و وەگری جەی خاوت تا بمێنم لە دنیا جان بەخشم لە پێ ناوت نەرمێ دڵ و جانم فیدای نازێکی چاوت نەرمێ دڵ و جانم فیدای نازێکی چاوت چراخان چراخان مەم کوژە و بەداخان چراخان چراخان مەم کوژە و بەداخان وەک پۆڕی دێو دەچی جوانی لە نێو شۆخان وەک پۆڕی دێو دەچی ئاخ مەلەنجی بە قوربان. بزانێ ئەگەر بێن سەرنجی سەری کۆپلەکە بدەین، دووبارە بوونەوەی وشە لە بواری ڕاگەیاندنیشا پێت دەڵێ واد لێ ئەکا تەرکیز لەسەر مێشتی هزری تاک دەکا. بزانێ ئەگەر ئێمە دووبارەکردنەوەی وشەی چراخان چراخان تەئسیراتێکی تری هەیە لە بەوەی یەک جابرەی چراخان. ئەوجا خۆی هەڵبژاردننی ئەو سەرە کۆپلانە، ئەمە سەرە کۆپلەی پێ ئەڵێن لە هونەرە. کۆپڵە ئەوانن کە گۆرانیەکان وەکو شعرەکە کۆپلە کۆپلە ڕێکێخی، بەڵام سەری کۆپلە دووبارەکردنەوەی ئەو گۆرانیەیە کە چەند جارێک دووبارە دەکەوە لە گۆرانیەکەی. هەڵبژاردننی ئەوانە زۆر جار خۆم لەگەڵ هۆزانوانەکە پێی دەڵێم ئەگەر ئەو سەرە کۆپلەبی باشە، ئەگە ئەو لاری نەبێ، زۆر کەسیان لاریان نەبوو ئەلحەقە تا ئێستا، بەڵام هاوکاریشم بوونە و یان پێیان وتومە یان مومچینە وتومە ئەگەر ئەو وشەیەدا بنێن چیتر لەگەر ڕێک بێخین، ها ئەو زانیاری زیاترە، ئەو کاری خۆیتی پیشەی خۆیتی. ئەوە لە بواری هەڵبژاردن و ئەوانەی گۆرانی وەکو ئەوە. ئەو بەند و هەڵپەرچەیە کە باسیشمان کرد لە سەردەمی ساڵی نەوەتەکان و ئێستا بەند و هەڵپەرچێ هەر هەمان ستایلە، یعنی هەمان گۆرانی هەڵپەرچەیە، ستایلی هەڵپەرچەیە، بەڵام بە شێوازی پێهەڵدانی پێ دەڵێن. یعنی ئمە چۆن باس لێ کەچی دەکەی، ئەوایە و قژی جوانە و ئەوایە و دەسڕەکەی دەستی وایە و تەسبیحەکەی وایە و ئەو شێوازە، یعنی شتێکی جوانیشە پێهەڵدانی پێ دەڵێن. و پێم وایە ئەوە کاتی خۆی ساڵانی نەوەتەکان و بەر لە هەشتاکانیش ئەو ستایلەیە ئیرانیە، خۆی بەزمی بەند و هەڵپەرچێ لە ئیرانەوە سەری هەڵداوە. کاتی خۆی لە ئیران لە هەڵپەرچیەکانە بە تەپڵێک و باڵەبانێک ئەوانە لە نێو هەڵپەرچیەکانە بەسەر خەڵکیان هەرگرتووە و کاری بازرگانیشیان پێ کردووە. ها چۆن ئەگەر ئێمە زۆر گۆرانیمان هەیە بازرگانی پێناکەن، بەڵام بۆ بازرگانی بەکاری دێنین. چۆن بزانێ هەندێک گۆرانیمان هەیە فۆلکلۆری کۆنا کاتی خۆی کە دەغریان دە دووریەوە، ها زۆر بۆ دەغرەکە ئێستا دەڕاستە پیا بۆ و ئەوانە کێشەی نەماوە، ئەجینا کاتی خۆی مومچینە بە مانگێک تاخۆ عەرزێکیان زەویەکیان دەبڕیەوە. ئەو خەڵکەی گوندی کۆ دەبوونەوە، پیاوەکان زۆر جار ئافرەتیان لەگەڵ بووە، هەمویان دەسماڵەکیان ئەوە چارۆگی پێ ئەڵێن، ئێمە وەکو هەولێری چارۆجی پێ دەڵێن. چارۆجیان ئەوە دەکرد و داس ئەوە دەڕۆیشتن ئەو یەک گۆرانیەکەی دەوت لەگەر حەرەکەی دمی، ینی وەکو ئەدایەک کە ئەوەیان دەکرد ئەوانش هەمووی لەگەری دەگۆتەوە و داسەکەی ڕادەچێشە. دانیشتبوو دانیشتبوو لە بندارێ لە بندارێ، بزانێ ئەوە ئەدایەکە، ئەوە جۆرێک لە ئەداکردنە. دەستی یارم کەوتە خوارێ. بزانێ ئەوە چۆن وا بووە، ئەوانە لە زیرێکی خۆیان بۆ ئەو سەردەما نەزانیتیان تۆن چییە، نەزۆنیتیان موزیک چییە، نەزانیتیان ئیقاع چییە، نەزانیتیان دم و تەک و ڕتم چییە، بەڵام لە هەمان کاتدا لەگە حەرەکەی دەستیان شتەکانیان زۆر بە جوانی هێنایە. لێ ئەوانە سەرنج ڕاکێشن. بۆیە ئێمە هەمیشە کە بگەڕێنەوە بۆ فۆلکلۆر دەبینین فۆلکلۆری کوردی زۆر جوان بووە،
زۆر هونەریانە کاریان کردیە، زۆر بە شێوازێکی جوان ئەو هەستە هونەری خۆیان دەربڕیە و کاری پیشەییان پێکردیە، یعنی لە ڕێگای هونەرەکەەوە کاریان کردووە، نەک بازرگانیان پێکردبی، کاریان کردووە، بەڵام بەند و هەڵپەرچەی بازرگانیان پێکردووە. ئەوانش حەقەکی خۆیان هەبووە هونەرمەندەکە، بۆ شێوازەی کە چووە گۆرانیا وتووە ئەوجا ئەو گۆرانیانەی کە بە سەر چاو برۆی کچەکەیدا هەڵداوە، دواییش باسی لەوەشی کردووە کاک فلان ئاغایە و ئەگەر شتێکمان پێشکەش بکەیت و ئەو شتانەش ئەوە بۆ لە ڕووی بازرگانیەوە. حق دلای لای دلای لای دلای لای حق دلای لای صبر دلام لایم ساخو دیرو کا دلال واره رنگین و جلال ساخو دیرو کا دلال واره رنگین و جلال ده سیران و گشتان لال شکست و زلال ده سیران و گشتان لال شکست و زلال لال شکست و زلال بیکا من بیکا ولاده کشیر خلال بیکا من بیکا ولاده کشیر خلال آخرت جاوزینی نبرز والتا حلال آخرت جاوزینی نبرز والتا حلال کربوک خاچی کردستان کرو قلبی کردانا کربوک خاچی کردستان کرو قلبی هموانا لوری و سورانی و ماتو گرد بی من لی ملکانا لوری و سورانی و ماتو گرد بی من لی ملکانا حیران دارم حیران دارم بابا براین برادرین قراز 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 وقلغیمه حیران دارم قراز 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 وقلغیمه لبسیانت گمه لنمیانت دیمه ربي قوارد بيروز بلقى خزيمه لبرلومي عالمي وقصي بدكاران نوي رامي دوقسان البريم اي 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 بريمي اولير باي تختي جواني وقشتياري اولير باي تختي جواني وقشتياري اي قالاي برزي شادي وبختياري اي قالاي برزي شادي وبختياري ووازي بهارم ارخوت
خۆتا قەژەن یاری بۆ ئاوازی بەهارم هەر خۆتا قەژەن یاری ناوت سنجيناوة كانجاي سوزو هوارجي جيناوة اي سليماني ناوت سنجيناوة كانجاي سوزو هوارجي جيناوة اي تاوي جواني نشتي ما نكم بهارد هاروا وجوان رنجيناوة اي تاوي جواني نشتي ما نكم بهارد هاروا وجوان رنجيناوة طلب زي شهيد شعر تازه کم لئمان پیروزه هر توی جانکم لئمان پیروزه هر توی جانکم وشم فصلي وهارد رازا ودور يارد وشم فصلي وهارد رازا ودور يارد أنا بوصلك وقت نسيم وحواركت سوداي دشتو ورد هو وتارشو كمرد يا جيشانا زيمانو هروما باشمانو يا جيشانا زيمانو هروما باشمانو بەڕاستی ئەو پرسیاری بەڕێستان وەکو هونەری ئێستا چۆنە بینم هونەری پێشوو چۆنە بینم من داوای لێبوردن دەکەم وەکو حازم بندیانە قسەیەکەم وەکو مامۆستایەکی هونەر قسە ناکەم کە بێم باز لە گشتی هەمووی بکەم بەڵام ئەوەی من وەکو سەرنجی خۆم وەکو کە ئەو زاویەی من دەیبینم لە تیشکێکەوە بۆ هونەری کوردی بەڕاستی هونەری کوردی هەمیشە لە پێشکەوتن بووە ئێمە نابێ بڵێن لە کاتی هونەرمەندانی کۆن ئەوانەی کە خوایان لێ خۆش بووە و ئێستا نەماوەم بڵێن هیچ هونەرێک نەبووە نەخێر لە کات و سەردەمی خۆی هونەرێکی زۆر پێشکەوتوو بووە دوای جیلێکی تردێ تا دەگاتە جیلی حازم بندیان و جیلی دوای حازم بندیانیش ئەمەیان هەمویان پێشکەوتون ئەگەر ئێمە بەعام باسی بکەین بەگشتی هەمویان هونەری جوانبوونە هەمویان هەر کەس لە ئاستی وەقت و کات و شوێنی خۆی هونەرێکی جوانیان پێشکەش کردووە بەڵام ئەگەر بین بازە تەکنەلۆژیا بکەین ئەلێرە جیاوازی دروست دەبێت ئایا ئەو هونەرمەندەی کە باسمان کرد ها لاقی تێک سەماعەکەمان بە پاکەی ناتە خوارەوە گژە گژ و دەنگ و سەوت و بەتانی بێنە بە سەماعەکاندا بدە تا دەنگ وەرنەگری و نازانم چی و کۆمەڵێک شتی زۆر بە زەحمەت ئەوڕۆ دەبینین هونەرمەندەکە بەبێ ئەوەی یەک ئالەتی مۆسیقاشی لەگەڵ بێ بەبێ ئەوەی هیچ ئەزیەتێک بخوا ئەو کاتی خۆی دەیەوێ زۆر بە ئاسانی دەستە ستۆدیۆ هیدفۆنەکەی خۆی دادەنێ مۆسیقا تەکمیلە کرایە حازر هیچ مشکلێکی نییە لەگەڵ ئەوەی تۆنی دادەبەزی تۆنی دەنگیشی نەشازیش بی هەمووی بۆ چادەکرێت یعنی بزانێت چەندە ئاسانکاری تەکنەلۆژیا چەندە ئاسانکاری هێناوەتە بواری هونەری گۆرانی وتن حتى لە ڕووی مۆسیقاوەش ئەو مۆسیقاژەنە تا چەند جار دووبارەی دەکردەوە هەتا ڕێک دەکات ئێستا زۆر بە احتیادی دەتوانی یەک حەرەکەی یەک تۆن یعنی یەک بەس لایەکی وەرگری لە ڕێگەی ئەو تەکنەلۆژیای ئێستای سەردەمی کۆمپیوتەر و دنیای بەرنامجی موزیک کەوا لە هەموو شێوازێکی نوێ دەردەچیتن دەتوانی تەسیری لێ بکە زۆر بە جوانی کەتی دەکا زۆر بە جوانی پێستی دەکا هەموو جوان دادەنێتەوە بێ ئەوەی تۆ هەستیش بکەیت دموتەکەکان حتا بێز حتا بێزەک یەک تۆنی بێزی وەردەگری سۆڵەکی وەردەگری دەتوانی بزبت لەو بێزەی فێتی بکە
بیگریتن یعنی ئەوانە زۆر مهمە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنەی سۆزی هەستی مۆزیک هەی لە حاڵەتی ئەو دەمی لۆت لێ دەداتن لەگەڵ ئەو گۆرانی بێژێک کە ئەو دەمی لەگەڵ مۆسیقایەکەی گۆرانی دەڵێ سۆزی زۆر زیاترە ئەگەر یەکێک بێ بە تەرکیز جێ بداتێ لەوەی کار کەسە بۆ خۆی لێداوە بۆیە ئەو گۆرانیانەی کە هەموو ئاسفەکان دانیشتینە سۆزی زیاترە سرنج ڕاکێشترە لەوانەی کە ئێستا جێبەجێیان دەکەن ئەو پیشەیە من سرەتا بە منداڵی کاتی خۆی عارەبانەیەکم هەبوو ئەزبەری پیاڵێن ئێستا ئەو کاتە کەوکەوما پێ من ئەو کاتە ئیشی وەم دەکرد یعنی عارەبانەیەکم هەبوو کە ئاسمیم دەکرد بە منداڵی زۆر حەزم بووە لەبەرەوەی من هەستێکم هەیە عەزەت نەفسم زۆر بەقووەتە بڕوام پێ بکە ئەگەر بێ و تاکە دینارێک لەبەرکم نەبێ مەحاڵە ئەوە بکەم لە ژیانم وەکو حازم بندیان عەزەت نەفسم زۆر بەرز بووە زۆر کەس پێیوتوم ئەو دیاریەم بۆ داناوی گوتم لێ گەڕێ با قەڵەو بێ ها حەزم نەکردێ پێی بڵێم گوتم لێ گەڕێ با قەڵەو بێ وەبی پێی نەڵێم هەدیەکەم لێت ناوێ با بەسە خۆی دانەشتێتەوە بە وشەکی جوانتر پێی ئەڵێم لێ گەڕێ با قەڵەو بێ دیاریەکە قەرزەکە عەزەت نەفس زۆر گرنگە لای من بۆیە هەموو ژیانم هەر لەوەی بردە سەری هەر ئەو عەزەت نەفسەش بوو وای لە من کرد کە ببم بە گۆرانی بێش بەڵام ئایا حازم بندیان توانیەتی لە میانی ئەو چەند ساڵێک کە گۆرانی بوو ئەو پیشەی هەڵبژاردیە تا ئێستا ئەو پرسیارەی جەنابەت ئایا ئەگەر بگەڕێمەوە سەردەمی منداڵی هەمان ئەو پیشە هەڵدەبژێرم ممچینە بڵێم بەڵێ دوو وەڵامم هەیە بەڵێ نەخێر بەڵێیەکە بۆوەیە ئەگەر حازم بندیان نەبام ئەو شۆرەتە دروست نەدەبوو ئەگەر ئەو پیشە نەبا جەنابتە نەداهاتنە ئێرکوانە مقابلەی لەگەم بکەن چاوپێکەوتت سازدەن ئینتەرویو ئەگەر هونەرەکەم نەبایە ئەو ڕێز و تەقدیری ئێستا لە دەرەوە خەڵک نامگرێ ئەگەر من ئەو گۆرانیە نەبایە یاخود ئەو پیشەم نەبایە کۆمەڵک خەڵکیکە ئەو خۆشەویست و عەتفەیان بۆم نەدەبوو بۆیە دەڵێم بەڵێ ئێستاش ببمەوە ساڵی نۆ بمگەڕێنەوە ساڵی 1991 هەمان پیشە هەڵدەبژێرمەوە لەلایەکی ترۆ ئەڵێم نەخێر لەبەر ئەوەی زۆر بەداخەوە کە سەیری کەسێک دەکەی تا ئێستاوەی من بینی بووم نەمتوانێ وەکو کەسێکی ئاسایی بژیم تا ئێستا من گازینۆم نەبینیوە تا ئێستا من چایخانێکم نەبینیوە تا ئێستا من لە شوێنێکدا نەنیشتیمە بە پێکەنین و خۆشی لە شوێنێک ئازادانە ئازاد بم بە وشەی مانای ئازاد بم دەربڕینی هەستی خۆم زۆر بە ئازادانە لە زۆر دەربڕینی شتە بە حکمی وەی چووکە گۆرانی بێژمە نەمتوانێ ئازادانە بڕیار بدەم بڕیارەکەم ئازادانە نەبوو وەکو تاکێک گۆرانی زۆر شتی لە من ستاندەوە گۆرانی نەیهێشتووە بۆ خۆم بە ئازادانە لە بازار بگەڕێم گۆرانی بێژ گۆرە پیشەکەم وەی لێ کردووم زۆر شتی لە من ستاند گیانە کاتێ تو یەکەم جار کەوتیا بوو سەیدی داری من ئاسوودایت لێ بڕیوێم لا ژیانی بێزاری من ئاخ لە ژیانی بێزاری من بیرت داکەم ڕۆژانێکە یادت داکەم ئارامم لە دڵ نەماوە
هیچ شێک نابم بێجگە لە خەم ئاخ هیچ شێک نابم بێجگە لە خەم